ها؟ أريو والله هواك يا سيدي.
Kavsa'ya biri.
आदमी आदमी दो साल की बात है दौलाती
پێشەشی بەنای خدای گەورە بەڕاستی یعنی هۆکارەکان زۆرن یعنی شەقلاو بەرە و ئاستشی زۆر خراپ ئەڕواتن یعنی هەم لە ڕووی دەرونیوە هەم لە ڕووی یعنی یاریزانەکان یعنی نازام ئەمە وەکو خۆم یعنی بەڕاستی کە سەیری یاریەکەیەکەم تەماشای یاریزانەکانەکەمێ لەو پەڕی لە دای دەرونێشی زۆر خراپدانا یعنی ئەمە ئەوڕۆ بڕوان وابوو کە ئەمڕۆ ئەو سێ خاڵە بەدەست بین بەڕاستی بەس کە نەماتانی یعنی بەڕاستی دەبی ئیدارەی نادی کە یەکەم کەس بەخۆم کە وەکو سەرپەرشتای تۆپیمە دەبی گۆڕان کارێکی ڕیشەی بکەین ئەجە لە هەر شوێنێکی بیتن لە هەر جێگەیاکی بیتن گۆڕانکە ئەوەش تۆپی پێیە یعنی ئەدۆڕی ئەبێ و تەعاد لەبی ئەمە چار یەکسان ناو یعنی بۆ ئاخر چار یەکسانیان هیوا ئاواتنەوە بوو یعنی کە ئەوڕۆ لە ناو یاریگای خۆم ئەو هەموو خەڵکە هار ئەو جەماوەرە خۆشەویستات دەبا بن برباوە بەس کە نەم بردەوە یعنی بەڕاستی نازانم ئێستا چ برم چه هۆکارێکە وڵای گۆڕانکاریەکان ئینشاڵڵا ئەمە دانیشن وەکو ئیدارە دانیشن ئایا بزانین چ پێویست بیتن بۆ یعنی شەقلاوە بەڕاستی دەی بکرێتن چی لە وەزعشی زۆر خراپ داینەما هەم یعنی لە ڕووی دەرونیەوە بەڕاستی یاریزانەکان هەموو ڕووخاینە یعنی دەبی شتێکی باش بکەن بۆی شتێکی باش ئامانزکەین ئینشاڵڵا شاخەوان حەمید سەرپەرشتاری تۆی پێی شەقلاوە دەورە کارێ زیۆرە زۆرە دەی ڕێککەونەوە کات مامۆستا محەممەد حەسەن لەسەر یاریکە پێتاوە بوو بۆ بە هەمیان ڕێککەونەوە براوە بن کە جەماعەت گوتیان دەست پێ سەرتا بەخێرات نیەم لایەک دەکەین یاریێکی باشمان ئەنجامدا ئەوەی ڕاستی بێ ئێمە جێمی دووەم بە تەکتیکێکی جیاواز یاریمان کرد هەرچەندە گۆلێکمان هەبوو بەڵام ئەم جارە جیاواز یاریەکانتر نەخشاینەوە بە پێچەوانەوە بە زەخت یاریمان کرد ئەوەش ڕنگدانەوەی باشی بەخۆی بینی بە بەرچای هەمووشتانەوە توانیمان ئەو هەجمە مرتەدانە با بڵێن بخۆژینەوە گۆلی باش تۆمار بکەین هەرچەندە شەقلاوە فەریقەکی با بڵێن تاڕادێک لە ڕووی معنەویات و داڕخا بوو ئەمە ئەوش ئەو خاڵشمان زۆر لە یاریزانەکان هەفتەیەکە باس دەکەین ئەوەشمان قۆشتەوە ئەوەش هەم ئەنجامی باشی لێکەوتەوە محەممەد تایر یاردەدەری ڕاهێنەر. بس